ولأمر مسلمانان أويك أهل طاعت به أهل نوێژ بێ شانازی بە مسلمانەتی خۆی بکە. خەڵکێک دەڵێ ئەوانە وەلی ئەمرن و جا هەرچی کردیان و هەرچی نەیان کرد ئەوە دەبێت گوێ ڕایاڵ بنەوە و ئەسڵ و ئەساسی نییە. وەلی ئەمری مسلمانان دەبێت لە ناو مسلمانان خۆی بە مسلمان بزانێ، نەک لە ئیسلام هەڵگەڕابێتەوە، نەک ئیعلانی عەلمانیەتی کردبێ، نەک قانون و یاسایەکی دەستکردی لە جێ شەریعەت دانابێ و شانازیشی پێوە بکاتن و دۆڵیشی بۆ بکتێوە لە پەرلەمانیش دەیان و سەدان قانون و یاسای دیکە دەربکاتن کە پێچەوانە شەریعەتی خوایە. ئێمە لە خولی ئێمە کە لە پەرلەمان بووین، یعنی دەستور لژنەیەکمان بۆ دانا، لژنەیەکی بۆ تەرخان کرا دەستور بنووسێتەوە. دەستور لەسەر چ نەنووسراوە لە هەرێمی کوردستان؟ لەسەر پێگەی شەریعەت. ئەو حیزبە عەلمانیانە بەبێ ئیستیثنا هەموو حیزبە عەلمانیەکان ڕازی نەبوون کە شەریعەتی ئیسلام پێگەیەکی بەرچاوی هەبێتن لەو دەستورەیدا. بۆ خۆم لەگەڵ بەرپرسەکان و لەگەڵ ئەوانە چەند جار تەلەفۆنم لەگەڵ کردوون، کەواتە خۆشەویستانی خۆم ئینسان نابێ فێڵ لە خۆ بکاتن. وەلی ئەمری مسلمانان ئەوەیە کە ئەهلی طاعت بێ ئەهلی نوێژ بێ شانازی بە مسلمانەتی خۆی بکە و شانازی بە دینداریەتەکەی خۆی بکات، دیفاعش لە ئیسلام بکاتن، نەک پێی شەرم بێتن کە نوێژ بکایان پێی شەرم بێ کە بە ڕۆژوو بیان پێی شەرم بێ پێی بڵێن مسلمانە.